لە یەکەمین یاریەکانی قۆناغی 16 خولی لاوانی عێراق و لە کۆمەڵی سێم هەولێر لەسەر یاریگای فرانس و هەریری ڕوبەڕووی قووەجەویە بوویەوە. لا یەکەم هێرش خەریک بوو لاوەکانی قووەجەویە بە گۆڵ بگەن. ئەم لێدانە سەرێ ڕەشاد مەترسیدار بوو، بەرگریکارانی تیپی میوان دووریان خستەوە. لاوەکانی شاری قەڵاو منارە بە چەند هەوڵێک دەیانویست بە گۆڵ یەکەم پێشکەون، سەرکەوتوو نەبوون. قووەجەویە لەم دەرفەتە چی وای نەمابوو بە گۆڵ بگات، بەرگریکاران و گۆڵپارێزەکەی هەولێر دووریان خستەوە. لە خولەکی چل لاوەکانیانی قووەجەویە بربەست یەکسانیان شکاند و لە ڕێگای عەلی ئەکبەرەوە بە گۆڵ یەکەم پێشکەوتن. لە نیوەی دوم زەردپۆشەکانی خاوەن ماڵ کۆنتڕۆڵی تۆپیان زیاتر گرتە دەست، بەڵام شین پۆشانی میوان مەترسیدارتر دەردەکەوتن. لە 4 بۆنەی جیاواز تەواو لەوە نزیک بوون گۆڵی دووەمیش تۆمار بکەن. لەم حاڵەتە یارزانانی تیپی لاوانیانەی هەولێر داوای لێدانی سزایان دەکرد، بەڵام ناوبژیان بە ئاسایی وەریگرت. لە خولەکی هەفتە موستەفا قابیل بەلێدانی ڕاستەوخۆ ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. لە خولەکی 83 عەلی ئەکبەر گۆڵی دووەمی خۆی ویانەکەی تۆمار کرد و لاوەکانی قووەجەویەی لە یاریەکە پێشخستەوە. لە خولەکی 91 هاوڕێ ئیبراهیم جارێکی دیکە ئەنجامەکەی بۆ لاوەکانی هەولێر یەکسان کردەوە. عەلی ئیبراهیمیش لە قووەجەویە بە کارتی سوور کرایە دەرەوە، بەڵام یاری بە یەکسانی کۆتایی هات. پێشەکەی زۆر سپاس بەخوای گەورە توانیمان خاڵی یاریەکە بەدەست بێنین، هەروە ئەمە نەما حەزمان لێ نەبوو خاڵی یاریەکە بەدەست بێنین، بەڵام ئەمە قەدری خۆیان توانیمان یوختاچی بەدەست بێنین لە کۆتا خولەکان و زۆر سپاس یانی قووەجەویە دەکەین کە یاریزانی زۆر باشە تێدا بوو، یاریزانی هەڵبژاردەی لاوانی عێراقیش تێدا بوو. ئینشاڵڵا بۆ یاریەکان داهاتوو باشتر خۆمان ئامادە دەکەین. الحەمدولillah وشکر. سپاس بەخوا ئەنجامێکی باش بوو لە یاریگای تیپی بەرامبەر. ئاستێکی باشترمان لە هەولێر پێشکەش کرد لە ماوەی هەردوو گێم، بەڵام براوە نەبووین. الحمدلله والشكر. الحكم هم كان شوي يعني ما كان بالتحكيم الممتاز، قدر الله ما شاء فعل. لە یاریەکی دیکەی هەمان کۆمەڵە لەسەر یاریگایانەی برایەتی مینا بە ئەنجامی 5 گۆڵی بێوەڵام لە ئەمانەی بەغدادی بردەوە. بەم شێوەیە مینا بووە خاوەنی 3 خاڵ و هەولێر و جەویەش خاڵێکیان هەیە و ئەمانەی بەغدادیش بێ خاڵە. لە دووەمین یاریان ڕۆژی شەممە هەولێر ڕوبەڕووی مینا دەبێتەوە، قووەجەویەش بە ئەمانەی بەغداد دەگات. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.